یەکەمیان بەشداریکردن یان بەشداری پێکردنی ژمارەیەکی زۆر و فراوانی ئەندام و کادرانی یەکێتیە. ئەزمونێکی تازەیە لە ژیانی سیاسی ڕێکخراوەیی، ئەزمونێکی تازەیە لە ژیانی حیزبی لە هەرێمی کوردستان و ئەکرێ بڵێم لە عێراقیشە کە یەکەمین جارە بەم شێوەیە لە ڕێگای دیدارەوە ئەمانەوێت خەڵکێکی زۆر کادرێکی زۆر تێکۆشەرێکی زۆری یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری لەوە بکەن کە نەخشەی سیاسی دیدگای سیاسی یەکێتی ڕێک بخەنەوە بۆ قۆناغی داهاتوو. کەواتە پرەنسیپی یەکەم مەبدەئی یەکەم کە مامەڵەی لەگەڵەکەین مەبدەئی بەشداریکردن و بەشداری پێکردنە. دووهەمین ئەم بەشداریکردنە ئەکەین بەسەرەتا بۆ بەشداریکردن لە بڕیاری سیاسی یەکێتی. هەموو هەواڵانەی بەشداری دیداریان کردووە لە دیداری یەکێتی لە سلێمانیان دیداری یەکێتی لە هەر شوێنێکی تریان لە دیدارە گشتیەکە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بەشداری بڕیاری سیاسی یەکێتین. واتە بمانەوێت یان نەمانوێت هەموو هەواڵانەی کە بەشداری ئەم دیدارە بوون بەشدارن لە داڕشتنەوەی نەخشەی بیرکردنەوەی سیاسی داهاتووی یەکێتی و لەم ڕێگەیەوە بەشدارن لە بڕیاری داهاتووی یەکێتی سەبارەت بە هەموو سەکتەرەکان و سەبارەت بە هەموو پرسە گرنگە چارەنووسازەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. دیدارەکە بە شێوەیەکی گشتی ئیشوکارەکانی زۆر باشە ڕوات بەهۆی پشووی جەژنەوە دیداری یەکێتی لە سلێمانی هەندێک دواکەوتنی بەخۆیەوە بینی لە ڕووی کاتەوە. ئێمە ئومێدمان وا بوو کە لە 15 مانگ و ڕۆژەکانی دواییتر دیدار بەڕێوە بچێت دیدارە گشتیەکە، بەڵام لەوا چێت بەهۆی پشووی جەژن و بەهۆی ئامادە نەبوونی راپۆرتەکانی سلێمانی چونکە ئەمانەوێت راپۆرتەکان ئێستا لە قۆناغی خۆ ئامادەکردنان لیژنەکان هەندێک درەنگتر بکەوێت بە شێوەیەکی گشتی ئەکرێ بڵێم لە 20 تا 6 دیداری گشتی یەکێتی بەڕێوەچێت.